لە هەولێر لەسەر ڕووداوێکی ئاسایی و سووچی هاتوچۆ کەسێک دەکوژرێت. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لەسەر فولایت و ئۆڕنلێدان 2 هاوڵاتی شاری هەولێر کوژران. ئێستاش لەسەر ڕووداوێکی ئاسایی هاتوچۆ کەسێکی دیکە کوژرا. هەموو ئەو تاوانانە بە چەک ئەنجام دراون. دیاردەی هەڵگرتنی چەک و نەبوونی ڕۆشنبیرێکی تەواو لای کەسی چەک هەڵگر باوتەی وتەبێژی پۆلیسی هەولێر هۆکاری سەرەکیم بۆ بوونی ئەو ڕووداوانە. زۆر بە سوچی ڕووداوێکی هاتوچۆ بووە، دواتر بوویتە دەمەقاڵێ لە نێوان هەردوو شوفێردا. دواتر یەک لە شوفێرەکان دیارە دەمانچەی لابووە، دەمانچەی دەهێناوە و هەروەها بەکاری هێناوە و ڕوبەڕووی شوفێری دووەمی کردوتەوە کە لە ئەنجامدا تەقەی کردووە و هەروەها شوفێری دووەمی گیانی لەدەستداوە. کەسی تاوانبار دوای ئەوەی کە هەڵات بوو بۆ ماوەیەکی کەم خۆی ڕادستی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر کرد. دووبارەبوونەوەی ئەو ڕووداوانە و سزانەدانی تاوانباران بەپێی یاسا خەڵکی هەولێری نیگەران کردووە. ئەو حالەتانە زیاتر لە چ دروستە بن؟ بەڕاستی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت ئەوە یەکەکە لە دیاردەکان و دووەم پەنابردن بۆ سولحی عەشایری کە ئەبینێ هەر کێشەیەک لەو کێشانە ڕۆەدا پاشماوەیەک کە بە سولحێکی عەشایری چارەسەر ئەکرێ و عەفوێکی عام دەرەچێ و بەرەبێ ئەو دیاردە بەو شێوەیە بنبڕ ناکرێت. بۆیە ئێمە من وەک خۆم ڕێی شەخسی خۆم پێم وایە ئێستا ئێمە ناتوانین چاو لە ئەوروپا بکەن کە لەوێ ئیعدام هەڵگراوە. لێرە هەتا ئاستی ڕۆشنبیری خەڵک زیاتر بەرزەبیتەوە پێویستە بە شێوەیەکی سنووردار بۆ ئەو جۆرە سنووردار بۆ ئەو جۆرە تاوانانە کە هەیە حکمی ئیعدام بگەڕێتەوە. لە کاتی بوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن بە چەک هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ بوونی چەچێکی زۆری بێمۆڵەت لە ماڵان و لای هاوڵاتی ئاسایی. ئەگەرچی بەردەوام تاکید لە بنەبڕکردنی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت دەکرێتەوە، بەڵام تا ئێستا ئەم دیاردەیە هەروەک خۆیەتی و ڕووداوەکانی کوشتنیش ڕوو لە زیادبوونن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.